الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زۆر بەڕێز، وشەیەک هەیە کە قورسترین وشەیە لەسەر ئینسان کاتێک کەوا گوێچکەکانی دەیبیستێ. وشەیەک هەیە ناخی ئینسان دەهەژێنێ لەگەڵ بیستنیدا. وشەیەک هەیە هەر کەسێک ئەوەی لێ بەسەر بێ، کەسانی بەڕەحمی وەکو جەنابتان دەبێتە جێگای بەزەی پێداهاتنەوە و سۆزت بۆی دەجوڵێ و بەزەیت پێیادێتەوە. ئەو وشەیەش بریتیە لە وشەی لەدەستدان. لەدەستدان کارەساتە کە بەسەر مرۆڤ دێ. لەدەستدانەکانیش دوو جۆرن. لەدەستدانێکمان هەیە قەرەبووی هەیە، جارێکی تر مرۆڤ دەتوانێت بەدەستیان بێنێتەوە. بۆ نمونە لەو شتانەی کەوا لە دەست دەچن و ئازارت پێدەگەێن و ماوەیەکی زۆر خەفەتی پێدەخۆی، بەڵام دەتوانی بە پشتیوانی خوای پەروەردگار هەستیەوە و قەرەبووی هەیە. بۆ نمونە دوو جۆریان. جۆری یەکەمیان ماڵ و سامان. ماڵ و سامان کەوا بڕبڕەی پشتی ئینسانە، ئەگەر بە حەڵاڵی کۆت کردبێتەوە بەڕاستی خێر و بەرەکەتی دنیا و قیامەتی پێوەیە. ماڵ و سامان لە دەستدانی زۆر حەسرەتێکی گەورەیە بۆ مرۆڤ. هەر یەکێک لە ئێمەی موسڵمان کە خوای پەروەردگار ویژدانی زیندوو کردوین، بە بەرەکەتی ئەم دینی ئیسلامە خەمی خەڵک بەهی خۆمان دەزانین کاتێک کە دەڵێن فڵان کەس سەرمایەکەی لەدەستدا، فڵان کەس ئیفلاسی کردو هیچی بەدەستەوە نەما، ئەوەی هەیبوو نەما، لە ناخی دڵەوە بەزەیمان پێدا دێتەوە، پەرۆشین بۆی، حەسرەتی بۆ هەڵدەکێشین. ئەم ماڵ و سەرەت و سامانە بەردەوام ئاگاداری بە، وریابە کاکی ساماندار، ئەو کەسەی کە دوکانێکت هەیە تا کۆگایەک تاوەکو بازرگانیەکی گەورە، وریابە لە دەستی نەدەی، چونکە ئەم ماڵە بەردەوام داواکاربی لە خوای پەروەردگار کە بۆت بپارێزێ. ماڵ و سامان زۆر جار بەهۆی سووتانەوە لە ناو دەچێت. چەند جار بینیمان بازاڕێک هەمووی سووتا، کەسێک چەند ساڵە کار و کەسابەت دەکە، هەمووی دوکانەکەی ئەوەندەیە، سەیرەکەی دوکانەکەی نەما. کەسانێک هەن مەخزنێکیان هەیە، کۆگایەکیان هەیە، ئەو هەموو سەروەت و سامانە لەو کۆگایەدا بوو، بەیانی تەنها خۆڵەمێشی تێدا ماوەتەوە، هەموو سەروەتەکەی لەدەستدا. پاشان بەهۆی وەرگەڕانی بارهەڵگرەکەیەوە چەند جار ئێمە من و تۆ لەو لاڕێگەیانە خوای گەورە بمان پارێزێ و ئەوانیش ڕەحمیان پێ بکە، بارهەڵگەرێک وەرگەڕاوە بزانە ئەو بایی چەند بووە، سەرمایەکەی لەدەستدا، لە دەریادا غەرق بوو، نوقم بوو. پاشان گۆڕانی نرخی دراوەکان، کەسێک بە دۆلار شتێکی کڕیوە، لە کتوپڕێکا دۆلار دێتە خوارەوە، دینار بەرز دەبێتەوە، تمەن ئاوای لێهات، فڵان عوملە و دراوە ئاوای لێهات. ئەم بازرگانانە زۆر جار تووشی لە دەستدانی سەرمایەکەیان دەبن. هەروەها مامەڵە بۆیە حەڵاڵە کە قازانج و زەرەری دیار نییە، تەنها پشبەستنە بە خوای پەروەردگار و پاچی ناو بازاڕەکەت، وەکو ڕیبانیە، وەکو سوونیە تەنها قازانجی هەبێ، وەکو بەتەمای قازانجی ئەو سەریشی دیار نییە کە تووشی زەرەری گەورە نابی. بەڵام ئەو کەسانی کەوا سەرمایەکان لەدەست دەدەن، ئەم پارە شیرینە کە کۆکراوەتەوە لە کەمەوە بۆ زۆرێکی زۆر لە کتوپڕا لە دەستدانی، زۆر خەتەرە، زۆر کارەساتە، زۆر قورسە، زۆر ناخەژێنە. تۆ کە پەیوەندیت پێوەینی هەر دەیبیستی ناخت دەهەژێ، ئەوەی کە خاوەنی سەرمایەکەیە. بۆیە ئەوانە ئومێدەکەیە کە هەستنەوە. زۆر کەسمان بینی مایەکە و سەرمایەکەی لە دەستدا، بەڵام سوپاس بخوا ئێستا هەستاوەتەوە. ئاگاد لە سەرمایە و داهات و واریداتت بێ، ئاگاد لە پارە و پوڵت بێ، هەڵدەستیەوە بەمەرجێک لەم شتانەدا لە دەستن نەدابێ. یەکەم مادەی هۆشبەر. هەر کەسێک چەند سەرمایەدار بێ، نزیکی مادە هۆشبەرەکان کەوتەوە، دڵنیا بێ هەمووی لەدەست دەدا و هەڵیش ناستێتەوە. دووەم قومارکردن. چەندە سەرمایەیەکی زۆرت هەبێ و دەوڵەمەند بی، هەر کەسێک فێری قومارکردن بوو، دڵنیا بە سەرمایەکەی لەدەست دەدا، دڵنیا بە هەڵیش ناستێتەوە. قومار لە ناوبەرێکی عەجیبە.
سێەم تێکەڵاوی ئافرەت بە نامەحرەمی. دوکانێکی بچووکۆلەت هەیە، مارکێتێکت هەیە، کۆگایەکت هەیە، بازرگانی گەورەی دەچی بۆ وڵاتان بۆ بازرگانی، هەر کەسێ پەنا بەخوا دەستی حرام لەگەڵ ئافرەتان تێکەڵاوکە و خیانەتی دەرەوەی خێزانی بکە و پەیوەندی نامەشروعی هەبێ و حرامی هەبێ لەگەڵ ئافرەتان، دڵنیا بە سەرمایەکەی لەدەست دەدا. ئەو کەسانە کە چەند دەوڵەمەندمان بینیوە لە ڕێگەی تێکەڵاو بوون لەگەڵ ئافرەتاندا ئێستا سەرمایەکان لەدەستدا. خۆت بپارێزە لە هەموو تێکەڵاوێکی نامەحرەم، تەنها چاول لەسەر خێزان و حەڵاڵی خۆت بێ. پۆز لێدان. چوارەمیان هەر کەسێک پۆز لێدا بە ماڵ و سەروەت و سامانەکەیەوە یەقینی هەبێ ڕۆژێ لە دەستی دەدا. ئەو کەسانی بەهۆی پۆز لێدانەوە سەرمایەکەیان ڕۆژێ لە دەست دەدەن، زۆر زەحمەت هەڵدەستنەوە. پێنجەم چاوزار لێدا. کوردەواری دەڵێت چاوەزار. چاوەزار بریتیە لە چاو لەگەڵ زار، چاو دەمی خەڵک. چاو دەمی خەڵک بەچی دەکرێ خۆت ئەوەندە عارەسکەی، هەر شتێکت هەیە ئەوەندە مەی خەبەر چاو زمان و زاری خەڵک. بۆ ئەوی لە کۆڵانەکەی خۆتە لە هەموو کۆڵانێکە لە ناو هەموو خزم و کەسوکارێکە قەناس چاوێکی قەناس هەیە کە ڕەگ و ڕیشاڵت دەردێنێ بەهۆی حەسادەتی پیس و چاوی پیسەوە. لەوە خراپتر ئەگەر بووی بە سەرمایەدارێکی گەورە. زۆر کەس دەڵێ مامۆستا وەڵڵاهی چاوەزار بەس بۆ فەقیر هەیە. ناچاوەزار بۆ هەمویان هەیە. چاوزار پیرێژنی ناو کۆڵانەکە بۆ فەقیرەکەی دراوسەیان. بەڵام دەڵێ فڵان کەسی سەرمایەدار ئەو باڵەخانانەی چۆتە ئاسمان، ئەی بۆ چاوەزار لەو نادا. ئەوە چاوزاری خۆی هەیە کە بریتە لە حیزب. بەخوا هەر سەرمایەدارێک خۆی خستە بەر چاوان و سەر زمان و زاران، یەقینی هەبێت چاو زمانی حیزب بۆی دێتە گۆڕێ. چاو زمانی هەندێک لە کاربەدەستانی حکوومەتی باڵا بۆی دێتە گۆڕێ، وەڵڵا ئیفلاست پێ دەکا، وەڵڵا سەرمایەکە لە دەست دەردەچێنێ، هیچت بەدەستەوە ناهێڵێ. ئەبێ ژیرانە مامەڵە بکەی ئەوەندە نەکەویە بەر چاو زمانی حیزب و بەشێک لە بەرپرسانی حکوومەت. بەڵام ئەگەر ئەم پێنجە نەبوو بنە هۆی لە دەستدانی سەرمایەکەت، بەویستی خی گەورە ڕۆژێک دەبێ هەستیتەوە، ڕۆژێک دەبێ بچیتەوە ناو بازار. ئەم پێنجەش ئیلا من تاب، دەرگای تەوبەدا نەخراوە. تەوبەی ڕاستەقینە بکەی لە بینی خۆت و خوادا، لاپەڕەکانی پێشوت فڕێدەی، لاپەڕەیەکی سپی لە ژیانت هەڵدەیتەوە. ئومێد هەیە بە ئیزنی خوای پەروەردگار جارێکی تر هەستیتەوە. دووەم شت کە ئینسان زۆر بۆی پەشیمانە خوێندنە. بەڕێزان زۆر کەس وازی لە خوێندن هێنا ئێستا پەشیمانە لە تەمەنێکی گەورەدا. نەسیحەتی برایانەم هەیە، بیرهێنانەوەی برایانەم هەیە بۆ هەموو براو خوشکان، بۆ هەموو کڕوکچەکانمان، هەرگیز سارد مەبنەوە لە خوێندن. خوێندن بەرەکەتە، بەڵام ئەم خوێندنە لە دەستی زۆر کەس دەچێ کە تەمەنت دەڕواتە سەرەوە، ئەمجا پەشیمانی هەیە لە دەستی چوو بەهۆی هەژاریەوە. بەخوا زۆر کڕوکچی هەژار ناتوانی خوێندن تەواوکەن، زۆر زیرەک بوون، بەس هەژاری بنەماڵەکانیان نەیهێش بخوێنێ. هەروەها شەڕ لە ناو وڵاتەکە تا خواپەناماندا تێکچوونی بارودۆخی سیاسی، ئاوارەبوون و دەربەدەربوون، زۆر کەسی لە وڵاتی ئێمە و لە وڵاتانی تردا بێبەش کرد لە خوێندن و لە دەستی داخوێندنەکەی. هەیە خۆی تەمەڵە، ئەمە بەهرەی خوایە، گاڵتە بە تەمەڵێکیش مەکە، 100 جار ئەو سەعیە بکە تێبکۆشێ وەکو پێویست فێر ناوێ، چەند ساڵ لە پۆلێکە دەمێنێتەوە ئاخری وەڕز دەبێ. ئەمەش خوێندن لە دەستدا بەهۆی ئەوەی زیهنت ڕوون نییە، زیرەک نی لە خوێندندا. هاوڕێی خراپ کەسانێک وازیان لە خوێندن هێنا و سەرکەوتو نەبوون لە خوێندنەکەیاندا، خۆیان زیرەک بوون، ماڵێکی هەژاریش نەبوون، بارودۆخی وڵاتیش ئارام بوو، بەس هاوڕێی خراپ کەسانێکی لات و لەوێر کە دژی خوێندن و بڕوان بە خوێندن نییە و پارەی بەلاشیان لەبەردەستایە بۆیان هەڵڕشاوە بە حرامی، کە بوون بە هاوڕێی ئەم کوڕە چاکە، ئەم کچە چاکە، ئەم زیرەکە، ئەم بەتوانایە، لە ناوی دەبن، وەکو خۆیان بێبەشی دەکەن لە خوێندن. بۆیە ئەگە خوێندنەکە لە دەستدا، ئێستا پەشیمانی دەتوانی قەرەبووی بکەیەوە، بەوەی ببە بە پیشەگەرێکی زۆر باش. بەڵام ئەگە خوێندنەکە لە دەستدا، ئێستا پەشیمانی دەتوانی قەرەبووی بکەیەوە، قەرەبووی بکەوە بەوەی ببە بە پیشەگەرێکی زۆر باش.
تۆ مێشکت خوێندن وەرناگرێ، زانستەکان فێر نابێ، بەڵام دەتوانی پیشەگەرێکی زۆر چاک بی، پیشەگەرێکی دڵسۆز پاک و خاوێن جوان پیشەکەت بکەی بەنێتی خاوێن دەستێکی ڕەنگینت هەبێ خەڵک ڕەحمەتت بۆ بنێرێ. نەتوانی ببی بە پزیشکێکی نەشتەرگەری لەشی مرۆڤ، خۆ دەتوانی ببی بە نەشتەرگەرێکی گیانی ئۆتۆمبیل. بەخوا جار هەیە فیتەرەکەت لە دکتۆری نەشتەرگەریەکە ئەلحەمدولیلا خوای گەورە سەلامەتیان کە ئەوانەی خزمەتی باش دەکەن و بە ویژدانن لەوانەیە بە ئەندازەی ئەو پارە و داهاتی هەبێ و خەڵک زیاتر مەمنونیشی بێ. ئەتوانی لە بواری بازرگانیدا دەست پێ بکەی، لە من دوکانێکی بچکۆلەوە خەڵک هەیە ئێستا کۆگای گەورەی هەیە و کۆمپانیای هەیە. ئەتوانی بی بە بازرگانێک، بەڵام بازرگانێکی پارەپەرزنا، بازرگانێکی خێرەومەند، خوێندنەکەت لە دەستدا لەم بوارەوە قەرەبووی بکەوە. ئەمجا پشتیوانی چەندەها کوڕ و کچی فەقیر و هەژار بکە کە لەبەر هەژاری خەریکە بۆی ناخوێندرێ. ها قەرەبووت کردەوە خۆت بۆ نەخوێندرا کاتی خۆی، لەبەر تەمەڵی، لەبەر هەژاری، لەبەر بارودۆخی نائارامی وڵات. ئێستا کە خوای گەورە لە بواری بازرگانیدا تۆی بردۆتە پێشەوە، وەرە قەرەبووی بکەوە. چەند کەس تا دکتۆرا دەخوێنێت پشتیوانی بە لە کوڕان و لە کچانی فەقیر و هەژار و بێدەرەتان و کرێچی، ئەوە تۆ قەرەبووت کردە وەکو خۆت خوێندە بێتە دڵنیا بە ئاوا دڵت پێی خۆش دەبێ. ببە بە کەسێکی کۆمەڵایەتی لە خوێندنە سەرکەوتونەوەی، بەڵام دەتوانی کەسێکی کۆمەڵایەتی بی. مفتاحا للخير مغلاقا للشر بی، کلیلی کردنەوەی دەرگای خێر بی، داخەری دەرگای شەڕ بی. کەسێک بی سڵح و سەلاحەت بکەی. زۆر کەسێ لە وڵاتی ئێمەدا خوێندنی بۆ نەخوێندراوە، نەیخوێندووە، هەیە ناوی خۆی نازانێ، بەڵام کەسێکی زۆر سەرکەوتووە لە ژیاندا. سپاس بۆ خوای پەروەردگار چەندەها فیتنە دەکوژێنێتەوە، سڵحی بینی خەڵک دەکا، ئینسانێکی ئاشتی خوازە، ئەو بە ئاگرا دەکا بە قسە هێمن و جوانەکانی. کەسایەتی سێ سیفەتی هەیە، هەر کەسێ ئەم سێ سیفەتەی تێدا بێ ئەبێ بە کەسایەتی ناو کۆمەڵگا. باش شەهادە و بڕوانامەی باڵاشی نەبێ، با نەیتوانی بێ خوێندن تەواوکە. یەکەمیان دایمە ڕەحمەتت پێ بێ، کەسێکی بە ڕەحم بە، لابەری زەحمەت بە، هێنەری ڕەحمەت بە. لە هەر شوێنێکا بووی مای ئاوەدانی و دڵخۆشکردنی خەڵک بی، وەلابردنی دڵڕاوچیە و دڵناڕەحەتی و زەحمەت بی لەسەر دڵ و دەرونی خەڵکی. دووەم سەخاوەتمەندی، بە ئەندازەی ئەوەی توانات هەیە دڵ و دەرونێکی سەخیت هەبێ. سێم جوان گوێگرتن، جوان گوێ بگرە لە خەڵک. هیوا هەیە ناهێڵە کەس بەرامبەر هەر قسە بکە، هەموو مەجلیس بۆ خۆی کۆنتڕۆڵ دەکا، ڕێگە بدە. ئەگە دەتەوێت وەکو کەسایەتێک بناسرەی، بەردەوام جوان گوێ بگرە بۆ بەرامبەرەکەت، مافی قسەکردنی پێ بدە، دەبی بە کەسایەتی. هەروەها ئەگە خوێندنت پێ نەخوێندرا کاتی خۆی نەتوانی بڕوانامە بەدەستبێنی، ئێستا هەوڵ بدە ببە بە باوک و دایکی منداڵی خوێندەوار. ئەمجا پشتیوانی کوڕکچەکانت بە، کار و کەسابەتیان پێمەکە، خۆت زۆر ماندوو بە، قەرەبووی ئەم نەخوێندەواری خۆت بەدەست نەهێنانی شەهادە و بڕوانامەی خۆت بەچی بکەوە، بەوەی با منداڵەکانت ببنە خاوەن بڕوانامەی باڵا. بەڵام دەست بەخێر بن، دکتۆرێکی دەست بەخێر بن، ڕەحمەت بن بۆ خەڵک. ڕۆژی 100 کەس هەیە بە خەڵکێکی نەخوێندەوار، دایک و باوکێک کە نەچۆتە قوتابخانە، کوڕەکەی دکتۆرە، کچەکەی دکتۆرەیە، کچەکەی ئەندازیارە، کوڕەکەی پارێزەرە، فەرمانبەرە لە فەرمانگەیەکە، ڕۆژی 1000 جار دەوتی ڕەحمەت لە دایک و باوکت بێ. مامۆستایەکی ئاینی 1000 ڕەحمەت بۆ دایک و باوکی دەچێت. بەڕێزان لەم لایەوە قەرەبووی دەکەیتەوە. بۆیە ئەمانە قەرەبوویان هەیە کە لە دەستتدا حەسرەتێکی زۆری هەیە، بەڵام دەرگای ڕەحمەتی خوا فراوانە و چەند ڕێگای بۆ داناوی دەتوانی قەرەبوویان بکەیتەوە. بەڵام هەندێ لە دەستچوو هەیە قەرەبوو نابێتەوە، نایەتەوە بۆلات. یەکێ لەوانە متمانەیە، وریابە متمانەت لە دەست نەدەی. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە زۆر بەڕوونی ئاماژە بەوە کراوە. لە خزمەت سوورەتی یوسف دا دەبین لە ئاەتی 11 خوای پەروەردگار دەفەرمێ: قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون. براكاني يوسف كالدايك يكيتر بون بكومل، قالوا بكومل شونا خزمت يعقوب بيغمبر سلامي خوای لەسەر بێ، يعقوبي باوكيان وتيان: يا أبانا باوكا
ما لك لا تأمن على يوسف ئەو بۆچی تۆ متمانەت بە ئێمە نییە دەربارەی یوسف على یوسف ئێمە لەسەر شتێک قسە لەگەڵا دەکەین کە یوسفی برامانە بۆچی متمانەت پێمان نییە لە کاتێکا وئینا لەه لەناصحون بە پێنج جەختکردنەوە و تەئکیدکردنەوە ئینا یعنی ئینەنا ئینە بۆ خۆی حرفی تەحقیقە نایەکە ئەوە دوو لەه دووبارە بۆتەوە وئینا لەناصحون دەبوو بەڵام لەهوش تاکید کراوەتەوە هەر بۆ تاکیدکردنەوەیە ئەوە سێ لەناصحون لامەکەش لامی سەر لەناصحون ئەوە چوار ناصحونیش بە ئیسمی فاعیل هاتووە بەڕێزان دقت بدە بە پێنج جار باوکە بۆ متمانەت پێمان نییە لە کاتێکە ئێمە بە دڵنیاییەوە دڵسۆز و پشتیوانی براکەمانین کە یوسفە ناصحون اسم فاعل يعني ئێمە هەر وەکو ئەوە خوا بۆ ئەوەی دروست کردبین پشت و پەنای براکەمان بین ئاگامان لێ بێت دڵسۆز بین بۆی بە ئیسمی فاعل هاتووە لە ئاەتەکەدا سەیری وردەکانی قورئان کەن ئەم ئاەتە پێمان دەڵێ یەکەم جاریان نەبوو کە بچنە خزمەت باوکیان بچنە خزمەت یعقوب پێغەمبەری باوکیان سەلامی خوا لە یعقوب بێ یعنی ما لەکە لا تەئمەنا تەجروبەی ڕابردوویان هەبوو باوکە تۆ هیچ متمانەیەکت بە ئێمە نییە ئێمە چەند جارە هەوڵ لەگەڵ دەدەین تۆ دڵت نەرم نابێ یوسفمان لەگەڵ بنێریتە دەرەوە وئینا لەه لەناصحون لە کاتێککە هەرێک دڵی خوا ئێمەی بۆیە دروست کردووە بە ئەو پەڕی دڵسۆزیەوە ئاگامان لە براکەمان بێ بۆیە ئاگال لێ بێ ئەمە جاری یەکەمیان نەبووە ئەمە چەند جاری تریش محاوەلەیان کردووە یوسف باوکی دڵی لێی بەرنابێ ئەی ئەو کوڕەی ئەی ئەو کچەی کە گەورەش بووی باوکت دایمە پێت دەڵێ ڕۆڵە لەگەڵ هاوڕێکانت مەڕۆ دەرەوە ڕۆڵە ئاگال لە خۆت بێ زووەرەوە ماڵەوە مەڵێ باوکم کۆنتڕۆڵی کردوم باوکم هەر وەکو قەدیمی بیر دەکاتەوە نە ئەوە ئەو پەڕی دڵسۆزیە چاو لێیە یعقوب زۆر پەرۆشی یوسفیەتی زۆر دەترسێت تووشی بەڵایەک بێکە ئاخری بەداخەوە توش بوو تۆش دایک و باوکت لێیان بێزار مەبە ئەم ئاەتانە هەموو ئەو دەرسانی لێوە دەگیرێت کە دەڵێم مەڕۆ دەرەوە مەبەستی کۆنتڕۆڵکردن نییە مەبەستی دڵسۆزی و دڵسۆزی نواندنە بۆت کوڕ و کچی باش دووەم دەرس لەم ئاەتەوە بۆ ژیانی ڕۆژانەمان ئەوە وەردەگرین کەسی خراپ بەردەوام سوورە لەسەر شتێک یعنی ئەم کوڕانە جارێک دوو جار سێ جار بۆ یەک مەبەست چوونەوە لای باوکیان والله گەنێتی خێرت هەبووە جارێک بەس بوو دوو جار بەس بوو کەسی خراپ لەسەر یەک بابەتی دیاری کراو وەک دارکونکەرە مێشکت دەکۆڵێ وازل لێ نایەڵێ هەروەها نیشانەی کەسی خراپی نێت خراپ ئەوەیە کە مەدحی پاکی خۆی زۆر دەکا ئەها بە پێنج جار بە پێنج جەختکردنەوە دەیانگوت وئینا لەه لەناصحون کە باسمان کرد ئەمڕۆ ڕیکلامی وا هەیە دەتخەڵەتێنێت جارێک نییە لە تەلەڤیزۆنا دوو جار نییە دە جار نییە سەد جار نییە ئەمە بڕاندە و مارکەی وایە و ئەوە خۆشبەختی پێوەیە و تەندروستیت باش دەبێ و زەردەخەنە دەچێتە سەر لێوت و ماڵەکە هەمووی ئاوەدان دەبێتەوە ئیسراحەت دەکە وریابە گیرفان هەڵتەکێنی ماڵەکەتە ئەگەر دڵسۆز بووە و ڕاست بووە ئەوەندە پێویستی بە جەختکردنەوە نەدەبوو بەڵام کاتێک کە باوکی یوسفی تەسلیم کردن سەرنجامەکەی لە سوورەتی یوسفا خوێندووتانەوە بۆتان باس کراوە کە چیان لێ کرد ئێستا ساڵان دێن و دەڕۆن زەمن زوو تێدەپەڕێ دوای چەند ساڵێک گرانی دێتە وڵاتەکەوە براکان دەڕۆن بە ناچاری دەبیستن کەسێک لە وڵاتی میسر عەزیزی میسرە وەزیری داراییە پیاوێکی سەخی تەبیعەت و دەستکراوەیە و هاوکاری خەڵکی هەژار و فەقیر دەکا و گەنمیان بە سعرێکی مناسب و هەرزان پێدەفرۆشە ئەوانیش ئەو کۆمەڵە برایە دەبرا ڕۆیشتن لەوێ یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دایانناسێتەوە ئەمە براکانی خۆنی بەڵام بۆ ئەوەی بنیامینی براشی بێنێ بۆ لای خۆی بابەتەکە بە درێژی باز ناکەم ڕێگایەک دەدۆزێتەوە و ئەڵێ ئەگەر بێت و ئەم جارە بنیامین نەهێنن ناتوانن بە وڵاتی مندا بێنەوە و جارێشکە بێنەوە دەشتانگرنم و گەنمیشتان نادەمێ مەنعی گەنم فرۆشتنتان لێ دەکەم نایڵم گەنم لە وڵاتی مندا بکڕن کە دێنەوە ئەم جارە برایان خوشکانی بەڕێز بینەرانی ئەم وتارە لە ماڵی خۆمانەوە لەم مزگەوتە بچکۆلەی ماڵی خۆمانەوە پێشکەش بە جەنابتانی دەکەین کە دەگەڕێنەوە ئەم جارە ئەم برایانە لە ئێستادا زۆر ڕازگۆن ئەوەی بە باوکیانی دەڵێن هەمووی ڕازگۆییە دڵسۆزیە هەرچی فرت و فێڵ بێ لە بەرنامەیاندا نییە
بەڵام کە دەڵێن دەبێت بنیامینمان لەگەڵ بنێری ئەگە بنیامین نەنێری عەزیزی میسر وەزیری دارایی میسر گەنممان ناداتێ. یعقوب دەفەرمێ وەکو لە سوڕەتی یوسف ئاەتی 64 دەفەرمێ هل آمنكم عليه كما أمنتكم على أخيه من قبل. ئێستا جارێکی تر متمانەتان پێ بکەم و بنیامین ئەم کوڕە بچکۆلەشم تەسلیم بە ئێوەکەم لەگەڵ خۆتان بیبەن كما أمنتكم على أخيه من قبل، هەر وەکو جاری پێشوو منتان خەڵەتاند کە متمانەم پێکردن و براکەی بنیامین کە یوسوفە تەسلیم بە ئێوەم کرد. ئەها بە چاویاندا دەداتەوە چەند ساڵی بەسەرا تێپەڕیوە. ئاەتەکان لە ژمارە 11 گەیشتە 64. ئەو هەموو فترە زەمانیە یوسف لە زیندان و لە خزمەتکاری و لە هەمووی بۆتە وەزیر، ئەمانەش تەمەنیان چۆتە پێشەوە. ئەم جارە ئەو پەڕی ڕازگۆن، بەڵام باوک خیانەتی لێکراوە. ئەم برایانە متمانەیان لە دەستداوە و تارەکەی ئێمە ئەوەیە وریابە لە دەستی نەدەی قەرەبوو ناکرێتەوە. بەخوا ئەم جارە ئەم برایانە ڕاستیان دەکرد. چیان بیستە بوو لە عەزیزی میسر لە یوسفی برایان کە نەیان دەناسیەوە یوسفە هەمویان بەڕازگۆیی و باوکیان گێڕایەوە، هیچ خیانەتێکیش لە دڵیاندا نەبوو، بەڵام متمانەکەیان لای باوکیان لە دەستدا بوو. بۆیە وانەکان لەم ئاەتەی 64 سوڕەتی یوسفەوە بۆ ژیانی ئەمڕۆمان مسلمانانی بەڕێز ئەمەیە. یەکەم احرص على بقاء تاريخك نظيفا، زۆر سوور بە لەسەر ئەوەی مێژووی ژیانت بە پاکی بمێنێتەوە. چەند خۆشە ئینسان تەمەنی هەڵکشێ لەسەرەوە سەیری ڕابردووی خۆی کە لە لووتکەی تەمەنەوە سەیری ڕابردووی خۆی کە سوپاس بۆ خوای گەورە عەقیدەی سەلامەت بووە، سوپاس بۆ خوای گەورە ئازاد بۆ و ڕۆژێک کۆیلەی ئەم حیزب و ئەو حیزب و ئەو سەرۆکەوە سەرۆک نەبووە. ئەڵڵا چەند خۆشە مێژووی ژیانت پاک بێ، ئەنجا بۆ نەوەکانتی بجێڕیتەوە کە ئینسانێکی مسلمانی دامەزراو بووی، ڕۆژە پشتت لە عەقیدە و بیر و باوەڕەکەن نەکرد، بۆ حیج بەرژەوەندێکی دنیایی نەبووی بە کۆیلەی کەس. سوپاس بۆ ئەڵڵا لە بازاڕە خەڵک پەنجەت بۆ ڕادەکێشێ، ئەڵەن کوڕەکانیشت بەهۆی تۆوە سەربەرزن، کچەکانی تۆش کچەکانیشت بەهۆی تۆوە سەربەرزن، ئەڵێن ئەوە کوڕی فڵان کەسە باوکی لە بازاڕە بەڕاستی جێگەی متمانەی خەڵک بوو. چەند خۆشە ڕابردوت ئاوا بە پاکی بمێنێتەوە. فڵان کەس لێ مەترسە بە بنەماڵە دەست پاکن، با پیریشیان پیاوی چاک بوو. با مێژووی ژیانت بە پاکی بمێنێتەوە، با مێژووی ژیانت بە ئەخلاقی پەسند بمێنێتەوە. بڵێن وەڵڵی فڵان کەس بەڕاستی ڕازگۆیە، لە قسەی مەترسە، چی وت بڕوات پێ هەبێ، قسەی نووسراوە متمانەی پێ دەکرێت، با ڕابردووت بە پاکی بمێنێتەوە. دووەم وانە احرص على أن لا تتزعزع ثقة الناس بك فإنها إن ذهبت فصعب جدا أن تعود. زۆر سوور بە لەسەر ئەوەی متمانەی خەڵک لەدەست نەدەی. خەڵک یەک جار متمانەی کە پێت بوو پاک نەبووی، ئەم بەراوبەرت کرد، دەستی ئەمت بڕی دەستی ئەوت بڕی، ئەمجا لەگەڵ خەڵکا ڕازگۆش بی متمانەت پێ ناکە. فصعب جدا أن تعود. زۆر زەحمەتەکە لە دەستتدا متمانە لە دەستدا جارێک کە بە ئاسانی بەدەستی بێنیتەوە، زۆر زەحمەتە، بەخوا نایەتەوە. بۆیە لێرەدا پرسیارێک دەکرێ، یعقوب دڵی لە کوڕەکانی کرمەیە، خیانەتی پێکراوە، ڕابردوویان شاهیدە کە ئێستا جێگەی گومانن، ئێستا جێگەی گومانن. ئەی باشە بۆچی یعقوب ڕازی بوو ئەم جارە بنیامینیان لەگەڵا بنێرێ؟ ئەمە پرسیارێکە. کەسێک خیانەتی پێشتر لێ کردووی ئەم جارە لی دڵنیانی کە چی لەگەڵی تێدەکەویەوە، جارێش کە مامەڵەی لەگەڵ دەکەی، جارێش کە دەبیتەوە بە هاوڕێی. یعقوب بۆچی بنیامینی کوڕەکەی دووەمیشی برای یوسفی تەسلیم کردن لەگەڵ خۆیان بیبەن؟ بەڕێزانی یەک وشەی وردی قورئان هەیە، منع من الکەیل. باوکە ئەگەر بێت و بنیامین نەبین ناهێڵێ گەنم بپێوین لە وڵاتەدا. بەخوا جارێکی تر گەنممان نادراتێ، ئێستاوە تا بوژاینەوە، دواتر کە سەیر دەکەن بارەکان دەکەنەوە ئەو گەنمە جوانە قەڵەوە تێروتە سەلا لەسەر ئەو برسیەتی ئێستا بوژانەوە و هەموو کوڕێک بارە گەنمی هێناوە، پارەکانیشیان بۆ کراوەتەوە ناو پارەکان خراوەتەوە ناو بارەکانیانەوە. ئالێرەدا دڵی یعقوب نەرم دەبێ. بەڕێزان سەیری کە منع من الکەیل، ئەم وشەیە کاریگەری لەسەر دڵی یعقوب پێغەمبەر هەبوو سەلامی خوای لەسەر بێ.
یعقوب کە تەماشا دەکا ساڵێکی گرانیە، ساڵی وشکە ساڵیە لە وڵاتی خۆیان، برسیەتیە، گەنم دەست ناکەوێ. ئێستا خوا ئەم دەرگایی لەو میلەتە کردوێتەوە، چون و هەموو کوڕێک بارەگەنمی خۆی هێناوە. بەڵام ئەم جارە وەکو قسەی خۆیان کە دەڵێن منیع منا الکیل، بەخوا جارێکی تر گەنممان ناداتێ، مانگێکی تر دوو مانگی تر ئەمە دەخۆین، ئەی باشە دوایی ساڵەکە چی بکەین؟ بۆیە سەیری بارودۆخ و گرانی و برسیەتیەکەی دەکرد، بەخۆی دەگوت قەیناکە بەخوا ئەمانە فێڵبازن، چیان بە یوسف نەکرد، چۆن درۆیان بەدەم گورگەوە دەکرد ئەم ناپاکانە، چۆن فرمێسکی تیمساحی و درۆیان هەڵڕژ لە بەردەم ماس، چۆن یوسفیان لە ناوبەر لە کاتێکە ئاوا سوێندیان بۆ دەخواردم کە دەیپارێزن، کە دڵسۆزی براکەیانن. بەخوا ئەم جارەش دڵم دەترسێ ئەم ناپاکانە ئەمەش پیلانێک بێ، بەڵام کە بیری برسیەتیەکەی و گرانەکەی دەکردەوە دەهاتە خوارەوە، بیری دەکردەوە خێزانێکی یەکجار زۆر ئەم هەموو ژن و منداڵە سەیری ئەو منداڵە بچووکە بێگوناهانەی دەکرد. باش ئەمانە بۆ خۆیان خراپن، ئەی ئەم منداڵانە خۆ تاوانێکیان نەکردووە، ئەی ئەم منداڵانە برسی بن لە برسانە لە ناوچن. بیری تەماحی بارەگەنمێکی تریشی دەکردەوە، ئەگە بنیامین بچێ بارێک گەنمی تریشیان بۆ زیاد دەبێ، بۆیە بڕیاریدا بنیامینیش بنێرێ. ئالێرەدا دەستی ژیان وەردەگیرێ. ئەم قورئانە کە خوێنمانەوە حیفە سوورەتی یوسف لە تەعزیە بخوێنیە هاوار بۆ مردووان، حیفە سوورەتی یوسف مەدرسەی ژیانن نەبێ. هەر ئەو دوو ئاەتەی کە باسمان کردەوە وتاری ئەم جارەمانە، وریابە لە دەستی نەدەی، هەمووی باسی متمانەیە، دەرسی ژیانە پێمان دەڵێ. ئاگادار بە زۆر جار بێکاری، زۆر جار ناچاری ژیان، زۆر جار نەشارەزایی، زۆر جار بێدەرەتانی واد لێ دەکا متمانە بە کەسێک بکەی کە پێشتر خیانەتی لێ کردووی، بە خیانەتکار ناسراوە. ئەو تا جار هەیە تۆ لەبەر بێکاری ئەڵەن فڵان کەس کەسێکی باش نییە، بەڵام تۆ ئیلا ئیشەکە لای ئەو دەست دەکەوێت، وەڵڵی بیستوتە خیانەتکارە، وەڵڵی کەسێکی بێمەتمانەیە کە چی ناچاری بڕۆی کاری لا بکەی، بێکاری وال لێ دەکا، گیرفان بەتاڵی وال لێ دەکا، ئەوە بە خیانەتکار ناسراوە کە چی بە شوێنی دەکەوی. کورە ئەستامانی ئێمە ئەم دز و درۆزنانە لە شاخ و لە شاد بەشێکی گەوریان لەو بەرپرسانە چ دزی و درۆزنێکیان لەگەڵ ئەو خەڵکە کردووە، کاکە ئەو گەنجە ئێمە هەر دەبێتە چەکداری، خۆی بۆ بەکوش دەدا دوێنە نابینێ، خۆ دەزانێ بەخواوە خیانەتکارە، ئەزانێ خاک فرۆشە، دین فرۆشە، هەموو شتێک فرۆشە، ئەمیش دەفرۆشە بە کوشتیەدا. بەڵام کاکە سەیری گیرفانی بەتاڵی گەنجە و دانەمەزراوە هیچ ئەنوایەکی نییە، بڕوا بۆ خیانەتکار دەکە، خیانەتی لە بابی کردووە، ئێستام دەبێتە وەکو باوکی شوێنی ئەو دەکەوێتەوە، جارێش کە بە کوشتیەدەنەوە لە ملاولادا. چاولێ بێکاری، برسیەتی، گیرفان بەتاڵی، نەشارەزایی، هەموو خەڵک دەڵێ فڵان کەسی نووسینگەی زەویوزار کەسێکی بێمەتمانەیە دەستی دایان خەڵکی بڕیوە، بەڵام تۆ دەتەوێت لەو سنوورەدا خانوێک بخڕی، هیچ شارەزاییشن نییە، سەر لە مامەڵە دەرناکەی، نازانی لە چ کۆڵانەکە ئەرزێک خانوویەک کرێیەک شتێک هەیە، وەڵا ناچار دەچێت لای فڵان کەس کە 100% خیانەت لێ بینیوە، پێت وتراوە لەلایەن کەسی بڕوا پێکراوە ئەمە جێی متمانە نییە، دەچی ئۆتۆمبیل دەکڕی، هەر لە دوورەوە چاوت بە پێشانگاکە دەکەوێت، دەزانی بەشێکی زۆریان متمانەیان نییە، باوکیان بە $100 دەفرۆشێ، نەخیانە لە ئۆتۆمبیلەکە لەگەڵتا، هەمویان ناڵن بەشێکی زۆریان، بەڵام هێشتاش چونکە خۆت شارەزانی بەخوا برا هەر دەبێ بچی لە پێشانگاکە ئۆتۆمبیلەکە بکڕی، لەو علوج ئەوانە. بێدەرەتانی ئەم میلەتەی ئێمە چەندەها جار خەڵەتیان دراوە، هەر ئەوانەی کەوا هیچ متمانەمان پیان نەماوە، چونکە میلەتێکی بێدەرەتانین، چونکە کیانی سەر بە خۆمان نییە، چونکە وڵاتێکین ئاڵامان لە نەتەوەی گرتوەکاندا نییە، چونکە دەوڵەتی سەربەخۆی کوردستانمان نییە، هەر ئەوانەی کە ئازادیمان پیاوە ڕەوا نابینن، هەر ئەوانەی دابەشیان کردین وەکو گۆشتی قوربانی، وڵا دەبێت بڕۆینەوە متمانەیان پێ بکەینەوانێ و خۆمان و وڵات و نیشتیمانیان تەسلیم بکەینەوە. چاو لێ منیع منا الکیل، ئەم وشەیە بەڕێزان زۆر لەسەری بوەستن، زۆر جار کە بیر دەکەیتەوە ناچاری وال لێ دەکا، برسیەتی وال لێ دەکا کە متمانە بەو کەسە بکەی کە دڵنیانی لێی کە دوێنێ خیانەتی لێ کردووی. دەرسێکی زۆر گەورەیە. لە کۆتایی وتارەکەدا بە سەرهاتێکی ڕاستەقینەتان بۆ دەجێڕمەوە کە هەم وەکو نوکتە وایە، هەم دەرسی گەورەی ژیانیشی تێدایە. یادێکیشە لە مامۆستایەکی گەورەی ئەم میلەتی کوردە کە دەبێت بەردەوام ئەم مەلایەنەی ئێمە کە ئەوانە پێشەنگی ئێمەن کە کوردپەروەری ڕاستەقینە بوون، کە دینداری بە حەقی کوردستان بوون، کە دەبێت لەوانەوە دینداری جارشکە بگوازینەوە بۆ خۆمان و پێویستیمان بە دەرەوەی کوردستان نییە،
ئەو زاناگەورە مامۆستا شێخ محەممەدی خاڵە. مامۆستا شێخ محەممەدی خاڵ ناویلکەیەکی بچووکی هەیە، کتێبێکی بچووکی هەیە بە ناونیشانی لە سەرگوزشتەکانی ژیان. لە لاپەڕەی چلدا ڕووداوێکمان بۆ دەجێڕێتەوە، دەفەرمێت لە باپیرم بیست، باپیرم بۆی جێڕامەوە. مەتە شێخ محەممەدی خاڵ مێرد منداڵ بووە کە باپیری ئەمەی بۆ جێڕاوەتەوە. فەرمووی منیش لە باوکم بیستووە. فەرمووی لە شاری سلێمانی لە دەوری گەڕەکی گۆیژە و ئەوانە کابرایەکی خواپەرستە بوو، کابرایەکی دیندار و واریع و خواناسی دڵپاک، ئەو خەڵکە بەڕاستی هەمووی دڵپاک بوو لەگەڵ خوای خۆی پەروەردگاری خۆیدا. حەدیثێکی دەبیست، ئاەتێکی دەبیست، بە کردار لە ژیانە جێبەجێ دەکرد. ئەم پیاوە ڕۆژێک دەچێتەوە بۆ ماڵەوە، چەند کوڕی دەبێ، هەموو خێزانەکان لەناو حەوشەیەەکە لە خێزانی بەیەکەون. ماڵەکانی ئەو کاتە هەم خانوەکان گەورە بوون، یعنی وەکو حەوشەوبان، چەند هۆدەیەکی بچووک بەڵام حەوشەوبانێکی گەورە، و هەموو کوڕ و خێزانەکە بەیەکەوە ژیاون. کابرا بە تەمەنێکە گرانیە نەبوونیە، ئەچێتەوە ماڵەوە تەماشا دەکات تانجیەک، تانجی ڕاود و لە ڕووی جەنابتان لەناو حەوشەیە بەسراوەتەوە. بە کوڕەکانی دڵە ئەمە چییە؟ ئەڵێن وەڵڵا بابە هەرچی پارەمان هەبوو کۆمان کردوێتەوە ئەم تانجیەمان پێکڕیوە، زستانە و بە ئومێدی خوا ڕاوی پێ دەکەین. ئەڵێ وەڵڵا برامە گڵاوە، ئەمە لە ماڵا بێ مەلایکەت ڕووی تێناکە. لە مزگەوت گوێم لە مامۆستا فڵان کەس بووتی هەر ماڵێک سەگ و تاژی و ئەوانەی تێدا بێ مەلایکەت ڕووی تێناکە. بەخوا برا من لەم ماڵیان نابم ئەمەی تێدا بێ. بابە مە کڕیومانە، هەرچی پارەمان هەبوو کۆمان کردەوە تا ئەم تاژێمان ئەم تانجێمان پێکردراوە. ئەڵە بەخواش دیوانە یان لای دەبەن یا من دەڕۆم. وڵا لە بۆ شوێ بەرین، خۆ ناچین بیفرۆشینەوە. ئەمە تانجیەکی زۆر چاکە، بە ئیزنی خوای گەورە دەوە و ئێوارە شەو دەڕۆین بۆ ڕاو، کەروێشکی پێدەگرین، حیوانی ئاژەڵی چێوی پێدەگرین، گۆشت دەخۆین. دڵە من شتیوان نازانم، وەڵا دەڕوا لە مزگەوت دەخەوێ، ئەو شەوە نایەتەوە لە داخانە. ئەڵێ حتا ئەو تانجیە ئەو تاژیە لەو ماڵەدا بێ مەلایکەتی خوای تێدا نابێ، منیش ناسمە شوێنێکە و مەلایکەتی لێ نەبێ. ئەوەندە پیاوێکی دڵساف دڵپاک دیندار شەو لە مزگەوت دەخەوێ. دەمەوە ئێوارە و شەو کوڕەکان دەڕۆن بۆ ڕاو بەفرباریوە. سێ دەو کاتە دیارە ئاژەڵە چێویەکان زۆر بوون، وەکو ئێستا قڕ نەکرابوون بەداخەوە. سێ کەروێشکی چێوی گەورە تانجەکە ڕاو دەکا، دێنەوە ماڵەوە و هەر خێرا پاکیان دەکەن. زۆر دەمێکە گۆژ لە ماڵیان نەخوراوە، دەست دەکەن بە برژاندن و دەست دەکەن بە لێنانی وەکو گۆشتا و کوڕێکیان دەڕوا بە دوی باوشیدا. ئەڵێن بڕۆ شت لە بازار بکڕە، باوکیشمان ئاگادار بکە بڵێ تانجەکە لە ماڵەوە نەماوە وەرەوە. ئەڵە باوکە گیان وەرەوە بڕۆ بۆ ماڵەوە، با خەڵکیش پێمان نەزانێ ئەم شەو لە مزگەوت خەوتووی. ئەڵە تانجەکەتان لابێت. دڵە بەڵێ هەر شەو لایەن بەر لەبەر خاتیتەوە، دەکرێت تۆ ماڵ بەجێ بێڵی. دێتەوە بەرەوە گەڕەکی خوان و بۆنی گۆشت دێ، نزیک دەرگای ماڵی خۆیان دەبێتەوە، حەز دەکە ئەم بۆن گۆشتی برژاوە لە ناو ماڵی ئەوانەوە دێ. قەنەعەتی نابێ، 6 دانە مانگە ئەم پیاوە ساڵحە لەگەڵ منداڵەکانیدا گۆشتیان نەخواردووە. کات گرانیە بێپارەییە، بۆنی ئەو گۆشتە لە تامەکەی خۆشتە دەبێ بەلایەوە. بۆیە دەڵێ وەڵڵاهی ئەمە ماڵی ئێمە نییە، ماڵی ئێمە و گۆشتکڕین و گۆشت برژاندن شتی وا مەحاڵە. دەگەڕێتەوە لەو سەری کۆڵانەوە ماڵەکان دەبژێرێ، لەو سەرۆ دەیانژمێرە، ڕێک دێتەوە بەردەمی ماڵی خۆیان. کوڕە بەخوا ماڵی خۆمانە، ژماردم ڕێک ماڵی خۆمانە. بۆیە هێشتا قەناعەت بەخۆی ناکە کە ئەوە ماڵی ئەوانە، بانگی کوڕێکی دەکا، بانگی کوڕە گەورەکەی دەکا. بزانە کەس لە دەرگاوە کە حەوشە کراوەتەوە، بانگی کوڕە گەورەکەی دەکا. بەڵێ بابە جانوە هاتمە خزمەتت. ئەڵێ کوڕم ئەمە ماڵی خۆمانە. ئەڵێ بەڵێ بابە. ئەڵێ ئەی ئەم بۆنی گۆشت و برژاوشتە چییە؟ ئەڵێ تۆ وەرە ژوورەوە کاری خوا ببینە. کەسێ دەکات چەند شیش گۆشتی نەرمە لێدراوە، یەک مەنجەڵی گەورە گۆشتاوی زەردی پڕ لە ڕۆناو ئامادەکراوە، نانی گەرم حازر کراوە. باوکیشی زۆر دەمێکە خواردنێکی ئاوای نەبینیوە و نەتام کردووە. ئەڵێ کوڕم ئەمە چ باسە؟ ئەڵێ باوەجان ئێوارە کە تۆ ڕۆیشتی و عاجز بووی تانجەکە کە کڕی بوومان بردمان 3 کەروێشکی چێوی قەڵۆمان پێڕاو کردووە. باوکیڵێت خوا بڕاستە؟ یعنی ئەم بەرەکەتەی هەیە ئەم تانجیە؟ ئەڵێن ئەرە وەڵڵا. بەرماڵێکی لە شانملیەوە پێچاوە. ئەڵێ کوا تانجێک؟ ئەڵێن وڵاتە لەو گۆشەیەوە بەستومانێتەوە. هەر خێرا بەرماڵەکەی لە شانملیدا دەگرێت و دەچێت بە تانجەکەی دادا. ئەڵێ بە قوربان بە ئەم شەو سەرماد نەبێ تا بەیانی جلێکی تایبەتت بۆ دەکەم. کوڕەمە ڕەحمەتی خوایە، هەر ئەو پیاوەی دوێنەیە، هەر ئەو بیر و باوەڕەی دوێنەیە کە بۆنی گۆشتی برژاو لەسەر برسیەتی چوو بەلوتیدا بیر و باوەڕی گۆڕا. بۆیە سیاسەتی بەردەوامی دەوڵەتان وایە،
سیاسەتی کاربەدەستانی زاڵم لەگەڵ میلەتی خۆیان داوایە خەڵکی برسی دەکەن کە برسی بوو زیاتر شوێنی دەکەوی خەریکە لە بیر و باوەڕی خۆت لا دەدەی بڕوا دوایە کە ئەوە خەیانەتکارە کە ناڕاستە ئەم بابەتەوانیە بەڵام متمانەی پێ دەکەیەوە بەڵام شوێنی دەکەویەوە بابەتێکی زۆر گرنگی هەستیاری ژیانی ئەمڕۆمانە انشاءالله لە خزمەت قورئانەکەدا دەبین بەڵام کاتی زیاترتان ناگرم و وتارەکە زیاتر درێژ ناکەینەوە انشاءالله هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار لەم مزگەوتە بچکۆلەی ماڵی خۆمانەوە ئێوەش لەگەڵمان بن لە ماڵەکانی خۆتانەوە لە مۆبایلەکانی خۆتانەوە بینەری وتار بن و بڵاوی بکەنەوە بە ئیزنی خوای گەورە شوێنی مزگەوتەکەی پێدەگرینەوە بە زیاترەوە بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار داواکارم لە خوای پەروەردگار یا ئەڵڵا متمانە لەدەست نەدەین یا ڕەبی خوا مێژوێکی پاک و پوختی ژیانمان لێڵ نەبێ بەبێ متمانەیی لەناو خەڵکدا یا ئەرحەمە الراحیمین زیاتر لە قورئانەکەت شارەزامان کەی یا ڕەبی خوای پەروەردگار لەگەڵ هەر ئاەتێکی قورئاندا ئەجری قیامەتمان دەستکەوێ بەرچاوڕۆشنیمان بێ بۆ ژیانی ئەم دنیایەمان بەم قورئانە نەبێ ڕزگار نابین یا ڕەبی خوا بە بەرەکەتی قورئان ڕزگارمان کەی یا الله لە برسێتی بمان پارێزی یا الله لە قەیران بمان پارێزی خوا دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتی کوردی موسڵمانە بکەیتەوە یا ڕەبی خوا ئێمە ژوەک و گەلام بکەی بە خاوەنی کیان و قەوارەی سربەخۆ و ئاڵای سربەخۆی خۆمان لەژێر حکمی دینی خوای پەروەردگاردا لەژێر سایەی کاربەدەستی عادل و دادپەروەری ناو خۆماندا یا ڕەبی خوای پەروەردگار شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری ڕەحم بە مردوەکانمان بکەی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی یا ئەرحەمە الراحیمین یا الله هەر کەسێک هەر شتێکی لە دەست داوە و حەسرەت لە دڵیایەتی یا ڕەبی خوابی بەهانا و هاواریەوە قەرەبووی بۆ بکەیتەوە و لە نەهامەتی ڕزگاریکەی هەمومان لە نەهامەتیەکانی دنیا و قیامەت ڕزگارکەی دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە یا ئەرحەمە الراحیمین آمين 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 والحمد لله رب العالمين